وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض أعدت للمتقين. بريتيالا ثمن الجنة نرخي بهشت چیه؟ طبعا همو کسی حەزی لە بەهەشتە بەڵام خۆ بەهەشتیش بەلاش نییە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە فەرمێ ئەلا ئینە سلعەت الله غالیە، فەرمەی خەڵکی نەبزانن کاڵای خوای پەروەردگار گرانە، هەرزان نییە و بەلاش نییە. سێ جار دووبارەیە کاتەوە لەسەری چوارەم جارە فەرمێ ئەلا ئینە سلعەت الله هی الجەنە، فەرمێ و باش بزانن کاڵای خوای پەروەردگار بەهەشتە، بەهەشتیش گرانە، باسانی بەدەست نایە. وەکو دەرسەکانی پێشوا باسمان کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ خوای پەروەردگار جبریلی نارد فەرمووی بڕۆ تەماشای بەهەشت کە و ئەوەی کە ئامادەم کردووە لە ناویە بۆ عەبدەکانم. جبریل ڕۆی تەماشای کرد، هاتەوە وتی ئەوەندە خۆشە هەر کەسێ بیبیستێ لەبارەیەوە ئیلا کارێک ئەکا بچێتە ناوی. دواتر چواردەوری بەهەشتی گر بە کارە قورسەکان. ئەنجا جبریلی ناردەوتی بڕۆ ئێستا تەماشایکە. جبریل کە چوو تەماشای کرد و گەڕایەوە وتی خوای پەروەردگار ئەمەندەی کاری قورس لە دەورە ئەترسم کەس نەچێتە ناوی. بۆیە بەڕاستی بەدەستهێنانی بەهەشت ئاسان نییە، یعنی وایان لێ کردووە ئەمڕۆ هەر تۆ بڵێ لا ئیلاهە ئیلا الله بەدەستهێناوە، هەر یەک جار وا بڵێ تاوە بەدەستهێناوە، وا نییە. ئەوەی کەوای لێ کردووە ئەوانن کە لەسەر مەذهبی فیرعەونەژین، چونکە فیرعەون قەناعەتی وا بوو ئەو ئاخر جارە کەوتی لا ئیلاهە ئیلا الله و من مسلمانم ئیتر تاوە بەهەشتی بەدەستهێناوە. بەڵام وەکو لە قورئان و لە سونەتە ثابت بووە نرخی بەهەشت هەموو تۆی، هەر کەسێ ئەوێ بچێتە بەهەشت ئەبێ خۆی بفرۆشێ بە خوای پەروەردگار. لەبەرەوەی خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. خوای پەروەردگار بەهەشت بە چی فرۆشتوێتی بە ئیمانداران؟ یاخود بەهەشت لە بەرامبەر چییە ئەبەخشێ بە ئیمانداران؟ لە بەرامبەر نەفسی خۆیان و ماڵەکەشیانە، نەک لە بەرامبەر دوو کەلیمەیە بیڵێیت و کۆمەڵی حەرەکات وەکو ڕۆبۆتێک ناوی بنەی نوێژ و تۆزێ خۆبرسیکردن و تونیکردن و نەک لە بەرامبەرەوەیە، نە نەفسی خۆشیان و ماڵیشیان، ئەنجا بەهەشتیان بۆ هەیە. تۆ بەتەما نەبیەوە بە ئاسانی بەدەستی بێنی. ئێستا ڕەزامەندی سەرۆکی حیزبەکە و چۆن بەدەستێنی؟ چی و لێ داواکە؟ چ کاتێ خەڵاتەیەکە ئەبێت جوان جوانەها بیسەلمێنی کە کۆیلەی عایارە بیستوێک. ئەنجا ئەتۆ بەتەمای هیچ شتێ نەکەی بۆ ئەم دینە و هیچ شتێ نەکەی بۆ خوا و هیچ شتێ نەکەی بۆ قیامەتی خۆت و یەکسەر بڕۆ بەهەشتیشەوە، ئەوە ئاسان نییە. جا بۆیە خوای پەروەردگار بۆ شێوە فەرمێ ئینە ئەداتی تەوکیدە لە زمانی عەرەبی، یعنی بێگومان و دڵنیا بن. خوای پەروەردگار بەهەشت بەچی ئەفرۆشێ بە ئیمانداران؟ بە ئەنفوسیان و بە ئەموالیان. ئەبێ ئامادە بێ نەفس و ماڵی خۆی بکاتە قوربانی بۆ خوای پەروەردگار، ئەنجا بەهەشت بەدەستێنێ. ئاسان نییە. ئەمڕۆ دین فرۆشەکان وایان لێ کردو ئاسان بێ. چۆن ئەم نەفس و ماڵیان ئەدەن بە بەهەشت؟ ئەفەرمێ يقاتلون في سبيل الله فيقتلون ويقتلون. ئیتر ئەگاتە ئەو حەدەی کە ئینسانی ئیمانداران لە پێناوی سەرخستنی دینەکەی خوای پەروەردگارە بجەنگێ، بشکوژێ و بشکوژرێ، تاقەشت کە لە پێناوی حەڵاڵە بکوژی و بکوژرەی دینی خوایە، هیچ شتێکی تر نییە. هەرچی شتێکی تر لە ژێر یا بکوژی یا بکوژرەی تۆ لە جەهەنەمای. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی صحیحە فەرمێ من قتل
تحت راية حمية فقتلته جاهلية فقتلته جاهلية فقتلته جاهلية. جگل لجير آلاي إسلام لجير هر آلايك بكجري تو بجاهلية ورشتوي بجاهلية ورشتوي بجاهلية ورشتوي سيجار. بۆیە تاقەشت لە پێناویە ڕۆحی خۆت ببەخشی و خەڵک بکوژی لە پێناویە تەنها بەهەشتە و تەنها دینی خوای پەروەردگارە، هیچ شتێکی تر نییە. ئەمڕۆ وایان لێ کردووی لە پێناوی هەموو شتێکە ئامادە بێ ڕۆحی خۆت ببەخشی و بکوژری دینەکەی خوانە بێ. بڕۆ لە پێناوی پارەیە با بکوژری، بڕۆ لە پێناوی پەڕۆیە با بکوژری، بڕۆ لە پێناوی نەتەوەیە با بکوژری، لە پێناوی خاکە با بکوژری، بەڵام لە پێناوی دینە تیرۆرستی. شەڕکردن لە پێناوی هەموو شتێکە پێوترێ خەبات، بەس لە پێناوی دینە پێوترێ تیرۆر. ئەمڕۆ وایان لێ کردووە. بەڵام خوای پەروەردگار شەڕکردن لە پێناوی دینە بەچی ناوە بە بەڕازگۆبوون لە فرۆشتنی خۆتە بە خوای پەروەردگار و بەدەزێنانی باشت، ئەبەوە ناویە بە. پاشان فەرمێ وعدا عليه حقا في التوراة والإنجيل والقرآن. ئەم بەڵێنە کە خوای پەروەردگار داوێتی هەر کەسێ نەفس و ماڵی خۆی بدا بە خوای پەروەردگار بەهەشتی پێدا. خوای پەروەردگار ئەم بەڵێنەی دووپات کردوێتەوە لە تەورات و لە ئینجیل و لە قورئانیشا و لە تەواوی کتێبەکانی تریشە. بەڵام بۆیە ناوی تەورات و ئینجیلی بە تایبەت هێناوە لەگەڵ قورئانە لەبەرەوەی لە بەردەسە ئەوانە ئەو بابەتیان تیا ماوەتەوە، تەورات و ئینجیل تیا ناماوەتەوە، قورئانیش بە دوور و درێژی تیایەتی. باشان فەرمێ ومن أوفى بعهده من الله فاستبشروا ببيعكم الذي بايعتم به وذلك هو الفوز المبين. فەرمەجا هەر کەسێ وەفا بکا بۆ بەڵێنەوە ئامادە بێ خۆی و ماڵی بفرۆشێ بە خوای پەروەردگار، خوای پەروەردگاریش موژدەی پێدا کە فرۆشتنەکەی و کڕینەکەی سەرکەوتوو بووە، قازانجی خۆی بەدەست هێناوە، بەرهەمی خۆی هەیە و بردنەوەی گەورەش ئەوەیە کە تۆ بتوانی خۆت و ماڵت ببەخشی بە خوای پەروەردگار. جا بۆیە لێرەیە بینین نرخی بەهەشتی کرد بەچی خوای پەروەردگار، وەکو ئیمامی ابن قەیمی جەوزیە فەرمێ فجعل الجنة ثمنا لنفوس المؤمنين وأموالهم. خوای پەروەردگار بەهەشتی کرد بە نرخێک بۆ نەفسی ئیمانداران و ماڵیشان لەم ئاەتەیە و لە چەندین ئاەتی تریشە ئەوەی تەئکید کردوێتەوە بحيث إذا بذلوها فيه استحقوا الثمن، بە شێوەیە گەگەر بێت و ئامادە بن ئەو نەفس و ماڵی خۆیان ببەخشن بە خوای پەروەردگار، ئەوە شایستەی بەهەشتە بن. پاشان فەرمێ وعقد معهم هذا العقد وأكده بأنواع التوكيد. فەرمێ خوای پەروەردگار ئەم عقدەی لەگەڵ ئیماندارانە، ئەم گرێبەستەی لەگەڵ ئیماندارانە بەستووە و دەدانە تەئکیدکردنەوەشی بۆ هێناوە، دەدانە تەئکیدکردنەوەی بۆ هێناوە. یەکێ لەوانە کە بەچی دەست پێکە ئینەواتە بێگومان و دڵنیابن، و دوا ئەویش خەبەرەیە ئیشتەڕا چییە؟ فعلە، خەبەرەکە بە فعل ئەدا، فعلی جواتە نوێبوونەوە و بەردەوامی هەرەکڕێ خوای پەروەردگار، ئەوە جۆرێکترە لە تەوکید. فعلەکەش ماضیە، فعلی ماضی ئەگەر بەکار بهێنرێ تەوکیدی زیاترە. و ئەو عەقدەش کە لە بینی ئیماندار و کڕینی بەهەشتا هەیە تایبەتی کردووە بە خۆیەوە، ئەڵێ ئەڵڵا کڕی بێتی، کەسی کە لێی نەکڕیوی. ئەوە سێم تەوکید. چوارەم تەوکید بەڵێنی داوە ئەگەر بێت و وەفا بکەن بەو گرێبەستەوە ئەویش بەهەشتەکەیان پێ ببەخشێ، کە فەرمێ وعدا عليه حقا. جا وعدەنی هێناوە، عەلەیهی هێناوە، حەقای هێناوە، سێ تەوکیدی ترە لە جێی خۆیان. حەقا بۆ خۆی تەوکیدێکی ترە کە یعنی ئەوە حەقە لەسەر خوای پەروەردگار و بەڵێنە بەرێتە سەر، کێ ئامادە بێ نەفس و ماڵی خۆی ببەخشێ بە خوای پەروەردگار بەهەشتی پێ ببەخشێ. پاشانە فەرمێ و ئاماژەی بەوەدا کە ئەم بەڵێنەی لە تەورات و ئینجیل و قورئانیشا کە باشترین سێ کتێبن لە کۆتا کتێبەکانی پێغەمبەران دووپات کردوێتەوە. ئاماژەی بۆیە ئەم بەڵێنە لەو کتێبانەشە دراوە. و دواتریش
لأخير وفرمه فمن أوفى بعهده من الله استفهامك إنكارية يعني كي هي آمادنا به وفاب كان بمبالينكي لقل خواهي پروردگار دروبك اگر بيتو إيمان دار به بيقومان نابه كسوا به وش توكيده كتب باشان ئاماژەی بەوەدا کە ئەوان با دڵخۆش بن بە موژدەی خوای پەروەردگار چونکە فەرمووی فەستەبشیروا ببیعیکم مادام ئێوە ئامادەن بیفرۆشن بژدەتان لێبێ بە کڕین و فرۆشتنەکەتان بەهەش بەدەسێنن. آخر جاریش فەرمووی براوەی گەورە ئەو کەسەیە کە وەفا بۆ بەڵێنەوەکە و ئەو بەهەشتە بەدەسێنێ. پاشان خوای پەروەردگار باسی ئەو کەسانەمان بۆکە کە نەفس و ماڵی خۆیانیان فرۆشتۆ بە خوای پەروەردگار و بەهەشت بەدەسێن لە ئاەتی دوا ئەوە هەر لە سوورەی تەوبەیە فەرمێ ئەتتائیبون ئەمە مواسەفاتەکانیانە یەکەمین شت تەوبەکارن نەک گوناحکار تەوبەکارن تەوبەکار کێیە؟ تەوبەکارەوەیە هەر گوناهێکی کرد تەوبە بکە نەک کە تەوبەی کرد و گوناهێکی کە بکاتەوە بڵێ دوای تەوبە ئەکەمەوە ئەوە گوناحکارە. باشە فەرقی تەوبەکار و گوناحکار بکەن. تەوبەکار ئەو کەسەیە کە ئەسڵ وایە خۆی بپارێزێ لە تاوان کە کەوتی شەناوی یەکسەر تەوبە بکە ئیتر نەچێتەوە سەری کە تەوبەی کرد ئەمە تەوبەکارە. بەڵام ئەگەر بێت و تەوبەی کردووە بڵێ چم گوناحەکە ئەکەمەوە دوای تەوبە ئەکەمەوە ئەمە گوناحکارە پێی ناوترێت تەوبەکار عەکسی تەوبەکارە. باشە لە یەکی جیاکەنەوە بۆیە خەڵکانێک هەن ئەمڕۆ باسی تەوبەکەن کە تۆ ئەکەنە گوناحکار بحساب تەوبەکاری بەس خۆی ئەو بەعکسەوەی ئەو بابەتە. ئەمە یەکەمیان کە التائبون يعني التائبون مما يكرهه الله ويبغضه ئەوانی کە تەوبەکەن لە هەر کردارێ خوا پێی ناخۆشە لە هەر گوفتارێ خوا پێی ناخۆشە لە هەر بیر و باوەڕێ خوا پێی ناخۆشە تەوبەکەن و وازی لێنن. پاشانە فەرمێ العابدون تەوبەیان کردووە تەوبەکارن. دواتریش عیبادەتکارن. عیبادەتکار کێیە؟ ئەو کەسەیە کە دانابڕێ لە فەرضەکان کە خوای پەروەردگار ئەمری پێ کردووە. ئەنجا دو ئەویش چەندە بۆی بکرێ دەستگیرۆی سونەتەکانە بێ دەسی لێبەر نایە. يعني العابدون بما يحبه الله ويرضاه ئەوانی کە عەبدایەتیەکەن بۆ خوای پەروەردگار بۆ شێوەی کە خوای پەروەردگار خۆی پێی خۆشە و پێی رازیە نەک بۆ شێوەی خۆی پێی خۆشە و خۆی پێی رازی. باشانە فەرمێ الحامدون الحامدون يعني سوپاس و ستایش گوزارەکان چونکە حەمد سوپاس و ستایشیش لە خۆیەگرێ. شکر بەس ستایشە ثەنا شکر بەس سوپاسە ثەنا بەس ستایشە بەڵام حەمد هەردووکی لە خۆیەگرێ. تەحیات هەرسێکی لە خۆیەگرێ کە تۆڵێ التەحیات لله لە نوێژەکەتا هەرسێکی لە خۆیەگرێ حەمدیش و ثەناش و شکریش. جابوية ليرا فرمي الحامدون يعني أو كساني كعظمتي خواي پروردگار درك بيكنو واستايش يكن لسر عظمتك چون ستایشی سەرۆکەکەتەکەی ئەڵێ لەبەرەوەی کورت پەروەرە و لەبەرەوەی خەبات گێڕە و لەبەرەوەی گێڕوێڕە و ئاوە یعنی لەوە ولله المثل الأعلى تۆ ئاوا دایم بەردەوام ستایشی خوای پەروەردگار کە عەزەمەتی ئەوە لە پێشچاو بێ عەزەمەتی ئەوە لە پێشچاو بێ لە دڵتا حازر بێ لە کرداریش تا ڕەنگ باتەوە ئەنجا دواتر سوپاسیشی بکەی لەسەرەوە نیعمەتانی بەسەری ئاڕژاندووی بەدەم سپاسی بکەی لەسەرەوە نیعمەتانی بەسەری ئاڕژاندووی یعنی چۆن سپاسی بکەی بەدەم بڵێ الحەمدلله 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 ئەوە الحەملا ئەگرێتەوە حەملە الحەمدولله نییە بەدەم سپاسکردنی خوای پەروەردگار بریتیە لەوەی ئەو زوبانە و لە ڕەزامەندیەوە بەکاربێنی بەکردار سپاسکردنی خوای پەروەردگار بریتیاوەیە و جەستەیە و لە سپاسکردنیەوە بەکاربێنی لەوەیە کە ئەو پێی خۆشە ئەو دڵ و دەروونەت وابەستە بکەی بۆەوە لە سپاسکردنیەوە بەکاریبێنی ئەو الحەمدولله حەقیقیە کە تۆ لە نوێژ ئاڵێ الحەمدولله رب العالمین ئەو معنایانە بێنە مێشکتەوە کە تۆ هەم سپاسی خواکەی هەم ستایشی خوای پەروەردگارەکەی بە کردار و گفتار و بیر و باوەڕ و دڵیشت ئەمە الحامدون ئەوانی کە ئەوە حاڵیانە السائحون هەندێک لە زانایان فەرموویان السائحون یعنی الصائمون ئەوانی کە بە ڕۆژووە بن ڕۆژووش چییە؟ خۆگرتنەوە لە هەر شتێک کە خوای پەروەردگار قەدەغەی کردووە
خۆگرتنەوەیە لە خواردن و خواردنەوە، خۆگرتنەوەیە لە شەهوەت و جیماع، خۆگرتنەوەیە لە قسەی بەتاڵ و کردداری بەتاڵ. هەندێک ترە فەرموون سائحون لە سیاحەتەوە هاتووە، سیاحەتیش ئەو سابەچی وتراوەوە، ئێستا سیاحەت بۆ ئەوترێ بچی لەسەر کەناری دەریا و سەیری ئافرەتی ڕوت و قوت کەیت و ڕەسم بگری و بڕۆی بۆ وڵاتە ئەوروپیەکان گەشت بکەیت و بگەڕێیت و ڕەسم لە پاڵ بتەکانیانە بگریت و لە مەتحەفەکانیانە و بێتەوە پۆز لە یەک. ناوسا سیاحەت بۆ نەوتراوە، ئەوسا سیاحەت بە تەڵەبی عیلم وتراوە. ئەو کەسەیە چوو وڵاتە گەڕا بە دوای زانایەکە حەدیثی لێ وەرگرێ، قورئانی لێ فێر بێ، دینی لێ فێر بێ، پێیانەوت سائح. بەزێسا ئەوەشیان تێگا لێمان سیاحەتیان کرد بەوەی بڕۆی لە تاران زینا بکەی، لە تورکیا زینا بکەی، ئەویشیان ناشرین کرد. ناخۆی سیاحەت لە ئەسڵا کەلیمەیەکی قورئانیە و بۆ ئەوە بەکاراتوە. ئیمام ابن قەیم جەوزیە فەرمێ السائحون المسافرون في طلب العلم. سائحەکان کێن؟ ئەوانن کە سەفەرەکەن بۆ داخوازی زانستی شەرعی. هەندێکتر لە زانایان لەوانە ئیمامی نحازە فەرمێ السائحون المجاهدون المرابطون، ئەوانن کە بەردەوام جیهادەکەن بۆ سەرخستنی دینەکەی خوای پەروەردگار و مرابطەکەن. مرابطە یعنی چی؟ یعنی جیهادە بەسنەوە بە جیهادەوە، لەم بەرای بنەوەچن بۆ بەرەیەکی تر لەوێش جیهادەکەن، لەو بەرای بنەوەچن بۆ بەرەیەکی کەش لەوێ جیهادەکەن. ئیتر ئەگەر بەدەمیان بێ یا بەکرداریان بێ، هەیە بەدەمەیکە لەم لاوە دژی مشریکینە، لەو لاوە دژی قوبورینە، لەو لاوە دژی تەواغیتەکانە، لەو لاوە دژی شوێن کەوتەی تەواغیتەکانە، لەو لاوە دژی بەناو قورئانیەکانە، لەو لاوە ئیتر بەگەژ هەموویان ناچێتەوە، لە کەسیان قوبوڵی ناکە، ئەم دینە پشێوانین لە خەڵک. بەکرداریش هەموو بەرەیەک ئەو ئامادەیە لێی دیفاع بکە لە دینەکەی. ئەوە سێ تەفسیر بۆ ئەسائحون، بەڵام تەفسیری هەرە دروست بریتە لە کامە؟ بریتە لەوەی کە ئەوانن کە سەفەر ئەکەن بۆ تەلەبی عیلم. ئەو تەفسیرە ئیمامی نوحاس هێناوێتی کە ئەفەرمێ المجاهدون المرابطون، ئەوە پێویست ناکە ئەوەی بۆ بکە، لەبەرەوەی لە سەرەتای ئاەتەکە ئەفەرمێ یقاتلون فی سەبیل الله ویقتلون، کەواتە ئەم مواصفاتە ئەو مواصفاتەی تر نییە. پاشان خوای پەروەردگارە فەرمێ والآمرون بالمعروف والناهون عن المنكر. ئەوەی کە بەهەش بەدەسەهێنێکێ ئەوەیە کە ئەمرەکە بە چاکە نەهیەکە لە خراپە. ئێوەڵێ دەست بگرە بە کڵاوەکەی خۆتەوە، ئەوە دەستی ناهێنێ. ئەوە لەبەرەوەی ئاەتەکانی خوای پەروەردگار پەکەخە وانزی لێنێ. لە سەدان ئاەتە خوای پەروەردگار ئەمرەکە بە ئەوەی کە عەبدەکان لە بینی خۆیانە ئەمر بە چاکە بکەن و قەدەغەی خراپە بکەن. بەڵام ئەمەڵێن نا هیچی مەکە، تۆ چی بکە؟ دەستگرە بە کڵاوەکەی خۆتەوە. ئەوە کەسێکە ئەو خاڵی لە دەست داوە کە بەهەشتی بێ، بگرە ئەمە جەهەنەمیە. چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە لە تەفسیری ئەو ئاەتەیە کە ئەفەرمێ لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم، لە تەفسیری ئەو ئاەتەیە ئەفەرمێ بني إسرائيل بۆ بەلعنەت کران، ئەفەرمێ لەبەرەوەی کاتێک کەسێکیان هەڵەیەکیە کرد، یەک جار کەسێکی تریان ئامۆژگاریە کرد و تەواو. وەکو کوردەکەی خۆمان نا، یعنی جوولەکە باشتر بوو، هێشتا جارێ ئامۆژگاریە کرد، یەک جارەی ئەو هەڵەیە مەکەرەوە. کوردەکەی خۆمان هەڵە هەر حەقە نەبێ، لە جوولەکە خراپتر. بەهۆیەمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا بە لعنەتی کردن. جا وەرە ئەگەر تۆ هەر بڵێ هەر حەقە نەبێ. جا قیسەی ئەصحاب الثەبت و ئاەتەکانی تر کە لە قورئانە هاتووە کە زۆر جار ئەمر بە معروفی پێش خستووە بەسەر ئیمان بە ئەڵڵاش. كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر أنجا وتؤمنون بالله. وبرگار فرمیوە باشترین ئومەت بوون بەچی؟ بەوەی کە دەستان ناگر بە کڵاوەکەی خۆتانەوە، بەڵکو ئەمرتانە کرد بە چاکە نەهیتانە کرد لە خراپە، ئەنجا ئیمانتان بە ئەڵڵا هێنا. چونکە ئیمان هێنان بە ئەڵڵاش بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەمرکردن بە چاکەوەیە. ئیمان هێنان بە ئەڵڵا گەورەترین چاکەیە. گەورەترین قەدەغەش بریتە لەوەی کە قەدەغەی شیرکەی. جا بۆیە بەڕاستی ئەمەیەکی ترە لە مواصفاتەکانی ئەهلی بەهەشت، ئەوانەی کە خۆیانیان فرۆشتووە لە پێناوی بەدەستهێنانی بەهەشتە. پاشان ئەفەرمێ وَالْحَافِظُونَ لِحُدُودِ اللَّه. ئاخر کەس کێ؟ ئەوانن کە سنوورەکانی خوای پەروەردگار ناشکێنن. سنوورەکانی خوای پەروەردگار ناشکێنن. لە قسەیانە ئەزان تاکوێ زمانیان درێژکەن، ناچێتە سەر کوفر و شیرک و بوهتان و درۆ و زەم و غەیبەت وانە.
لە کرداریانە عینش دەتوان ئەزان تاکوێ کردار کەن کە ناشەرعی بوو دوورەکەونەوە لێ وە لە بیر و باوەڕیشیانە ئەزان کامە حەقە و کامە وەربگرن. جا بۆیە ئەمە مواسەفاتەکانی ئەو کەسانن کە نەفس و ماڵی خۆیانیان فرۆشتووە بەخوای پەروەردگار لە بەرامبەر بەهەشتا. فرمودەیەکمان هەیە لە بوخاری و مسلمە أنس جرته فرمي جاء أعرابي إلى رسول الله صلى الله عليه وسلم وقال يا رسول الله دلني على عمل إذا عملته دخلت الجنة. فرمي دشتكيك ولا بغمر إخوة صلى الله عليه وسلم وتي بغمر إخوة عليه الصلاة والسلام كرداركم بيشان با أجر بيتو بيكم بي بچ ما بهشتو أما دا أخوازي أو دشتكي بو وكو خلق يسنبو يس خلق خواتي دسي بقابا مەسئولێتی لێ داواکە تۆزە پارەم بەرێ و ژیانم خۆشکە و تەعینم کە و بمکە بە بن دیوار و بمکە بە بن گوێسەبانە و ئاو بەڵام ئەم دەشتەکی هەرگەشت بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەشتەکی یعنی تر کەسانێک کە زۆر لە دنیا شارەزان نین هەرگەشت بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی ئەمەوێ فێری کردارێکم کەی بمباتە بەهەشتەوە. کەم کەسە بینی ئەمڕۆ کە مامۆسایەکی ئاینیش ببینێ بڵێ نەسیحەتێکم بکە بمباتە بەهەشتەوە. يعني هدف أساسي كتشونا بهشت زور كز لبيري تشوتو شو كيشي بوناكا هولي بونا جوي بينا آخر شتو بيري لكاتو بلايا وشون كشتيكي غيبية وأزاني هربونيني أصلا وزور جوي بينا پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرمي تعبد الله ولا تشرك به شيئا يكمين شد خوابتنها بپرست ولا تشرك به شيئا هیچ شتێ نەکەیتە هاوڵ بۆ خوا نە مەلایکە نە پێغەمبەر نە پیاوچاک نە تاغوتەکان نە ئەربابەکان نە ئەندادەکان نە ئالیهە بەتاڵەکان حیج نەکەیتە هاوڵ و شەریک بۆ خوای پەروەردگار بە تەنها بەس خوا پەرستە نە دار نە بەرد شەی هەموو شتێ یەگرێتەوە دار و بەرد و ژن و ماڵ و هەموو یەگرێتەوە هیچی نەکەی بە شەریک بۆ خوای پەروەردگار. پاشان فەرمووی وتقیم الصلاة المكتوبة نوێژە فەرزەکانیش هەمووی چی لێکە بیکە ناوتی تقیم یعنی ڕاوەستا و بەبەسەر هەموو نوێژە فەرزەکانتەوە. قەت خوای پەروەردگار لە قورئانە ئیفعلوا الصلاتی بەکار نەهێناوە هەر ئەقیمووی بەکارهێناوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمودەکانە ئەقیموا تقیمووی بەکارهێناوە. قیامیش بریتە لە ڕاوەستان بەسەر نوێژەکەوە بە شێوەیەک نەبیێڵی دەستنوێژیت لە کیسچێ نە کاتەکەی لە کیسچێ نە ڕوکنەکانی لە کیسچێ نە دیکرەکانیت لە کیسچێ نە خۆشوعی ناو نوێژەکەشی لە کیسچێ هەمووی بپارێزی. موحید بە خاوەنی چیش بە خاوەنی نوێژیش بە نوێژیش چیە شەعائیرە. کۆمەڵێکی گومڕا هەن ئەمڕۆ بە خۆیان ئەڵێن شەعائیریەکان کۆمەڵێکی گومڕاژ هەن عینەنشت بە خۆیان ئەڵێن با بڵێن غير شعائرية كان كعمومية كان يعني بيوتري أمي أنا لين بتشيا مسلمان بناسينوا على بشعيرة هر يك شعيرة إسلام الذي بلا مسلمان هر شتيكي إسلامتي الذي بلا مسلمان ها إذا أوباما كوتي دين إسلام راست وجوان وما نيتربى مسلمين داني أبو شيء يعني ترامب سبينه بيبلي السلام عليكم بيبلي أرولا ومسلمان موحد درجة بباشت شعائر يكان أوان بعكس شو عمومي كان لنا والله هرشي شعائر ودين لم كسيب بينين يا مهر بكافر يا زانين حتى أكو ضلنيا نبينا التوحيدي هي جاء أمان أوان بكافر زان لسروا أوان جوان بكافر زان لسروا بس خوير كان قمران نشعائر بتوحيد أخوة ونتوحيد بشعائر أخوة ننويج عبادة بالتوحيد سودي هي نتوحيدش بينويج عبادة سودي هي أبي هردو كتابه طا جابوا پیغمبر صلی الله علیه و سلم فرموده گرته بچی تبهش دعا اوی که توحید هبه بعد چی شبه شعائری شبه نویج هبه او نویجانی فرض لسره فاشان فرموی و تؤتی الزکات و زکاتیش بدهی تا ایره کۆدەنگی سەحابە لەسەر ئەوەیە کە ئیسلامەتیان لە خەڵک بەمسیانە قبول کردووە تەوحید نوێژ زەکات بۆیە هەمویان کۆدەنگ بوون لەسەر کوشتاری ئەوانەی کە مەنعی زەکاتیان کرد لەسەر دەمی ئەبوبەکری سیدیق وە کردیشیان بەکردار
بۆ ئەگەر کەسێ بڵێ بە نوێژ و بە زەکات نییە و تۆ هەر بڵێ لا ئیلاهە ئیلا الله تەواو ئەوە وایە بڵێ سەحابە غەدری لە خەڵک کردووە خەڵکی بە ناحەق کوشتوار هەمویان هەموو سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتە بکوش جا بۆیە مەگەر کەسێ وا بڵێ جاهیل و نەفام و گێژ بێ ئیگنا هیچ کەسێ جورئەتیەوە ناکا بڵێ تەواوی سەحابە غەدریان کردووە و خەڵکی مسلمانیان بە ناحەق کوشتووە چونکە ئەبوبەکری سەدیق وتی ئەگەر بێت و یەک گوریسی زەکات مەنعکەن من شەڕیان لەگەڵەکەم گوریسێک کە ملی حشتێکی پێبەستیتەوەی هێنی بۆ ناو زەکات بڵێ گوریسەکەی نایەم وەکو زەکات چونکە لە چل گوریسێکی ئەرەکەوێویش وتی من هەر شەڕیان لەگەڵەکەم تا ئیقراری پێکەن نەک نوێژ ئەمڕۆ هیچ زەکاتیان لا بردووە نوێژیشیان لا بردووە لەسەر تەوحیدەکە معامەلەکەن کە تەوحیدیشی نەبێ دەچێتە بەهەشت بۆڵێ دانی بەبوونی خوایان ناوە ئەبوو جەهل دانی بەبوونی خوایان نا خۆ دانی بەبوونی خوایانە ئەبوو لەهەب هەمویان دانیان پیانە بەبوونی خوای حتا فرعون خوای پەروەردگار فەرمێ وجحدوا بها واستيقنتها أنفسهم لە فرعون لە دڵەوە باوەڕی هەبوو بەبوونی خوا بەس بەدەم ئینکاریە کرد ئەمڕۆوایان لێ کردووە بە تایبەت جەماعەتێکن کە پێیانەوترێت تەبلیغیەکان کێنەوانن بە حسابی خۆیان ئیعجازی عیلمی و ئەم شتانە ئاهێنن لێکێدەنەوە ئەو فڵانە عالەم دانی بەبوونی خۆیانە ئاخر خۆ دانان بەبوونی خۆیان ئیسلام بوون نییە ئیسلام بوونەوەی لا ئیلاهە ئیلا الله قبول کا وەکو خۆی محەممەد ڕەسوڵ الله قبول کا وەکو خۆی کاوانەی قبول نییە و مسڵمان بوون نییە جا بۆیە ئەفەرمێ زەکاتیش بدەی پاشانیش ئەفەرمێ وتەصومە ڕەمەضان ڕۆژی ڕەمەزانیش بگری حەجی نەهێناوە بۆچی حەجی نەهێناوە لەبەرەوەی حەج کاتێ فەرزە بێ لەسەرت توانایی جەستەیت هەبێ و توانایی ماڵیشت هەبێ ئیگنا لە فەرمودەکانی ترا حەجی هێناوە و بە هەمان قەید فەرموویەتی ئین ئیستەطعتە ئیلەیهی سەبیلا ئەگەر توانایت هەبوو لە ڕووی ماڵەوە و لە ڕووی جەستەشەوە أفرمي كابراج وتي والذي نفسي بيده لا أزيد على هذا شيئا ولا أنقص منه أبدا كابراج دشتكي زور عقل تربو لبنا ودكتور وبروفيسور وفيلسوفكاني كأمره دانشتون باسي دين بوكان زور لو عقل تربو زاني بيغمر صلى الله عليه وسلم بي وتوتشي أي بعت بهشت ودي سيان بخوا أو هموي أكم نزياتركم ونكم تريش بس الدكتوراه هي تسر تلفزيون لا نيجيش ما كقينات ولا ريبو بهشت حياتك ها ودشتكي لو عقل تربو لو زياترتي قشتبو لم حديثي بيغمري خوا صلى الله عليه وسلم جابوا هل نخلط يعني بالشهاده ودالكي بيو بيو ميميكي بيو بيو بيكي بيو بيو معنا باشا جاري او دالك لبشتكويتي معناه الدكتور نيه معناه الدين فروش فلانه قصه باشا او ميمك لبيش ناوكي ويتي معناه ما مستانيه باشا اوج عين نشد معناه كويلاتي وجاشاتي بيوي يا او بي كبيويتي او انا هل خلط يعني بي او عنواني كتره چونك ام دشتكيه بو بشهادي خوي بو نخوينواري خوي اقراري كربو حديثه وتي والله امانه زياتركم ونكم تر بيغمر صلى الله عليه وسلم فرمي من صره ان ينظر الى رجل من اهل الجنه فلينظر الى هذا ما دام وانا عقل بو يكسر تيغاش دينك خوي قبول كراوا نكحن حنو تنتني بو بينته امي زانان والن اوي زانان والن اي خوات شي يلا اي بيغمر شي يلا صلى الله عليه وسلم بو تو خوات زانان بيغمرت كي زانان ام دشتكيا چونکە ڕاستەوە خۆ قەناعەتی وا بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەلایەن خواوە پێی ڕاگەیەنێ وتی نە زیاترەکەم لەوە نە کەمترەکەم لەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کێ حەز ئەکا سەیری پیاوێ بکات لە ئەهلی بەهەشت با سەیری ئەو پیاوەکە تەواو کاک زۆر بە ئاسانی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی وتووی بە چیەکیتە بەهەشت مشریک مەبە موحید بە نوێژ بکە ڕۆژ و بگرە زەکات بدە حەجیش توانایت هەبوو بیکە تەواو لە صحیحی مسلمە فرمودەیەکی ترمانەیە بە هەمان شێوە ئەنەسی کوڕی مالیکە فەرمێ لەبەرەوەی پرسیارمان زۆر کردبوو لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزمانە کرد أن يأتي رجل من البادية عاقل فيسأل النبي صلى الله عليه وسلم حەزمانە کرد پیاوێک لە دەشتەکیەکان بێت عاقڵ بێ شەرم لە هیچ نەکا هەرچیەک شایانیەوەیە پرسیاری لەبارەوە بکات لە پێغەمبەری خوای بپرسێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە پڕ دەشتەکیەکاو
هاتە ژوورەوە لە مزگەوت سەیری کردین هەمومان دانیشتوین فەرمووی دەشتەکیەکە کامەتان محەممەدە صلی الله عليه وسلم فەرمێ ئێمە ژووتمان ئەو پیاوەیە کە لە نێوانمانە شانی دایەوە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو سەحابەکانیان ئیعتیادی بە جلوبەرگێک وەکو جلوبەرگەکەی ئەوان خۆی گیان نەکردبووە لەوان بە عەباکەی سۆپەرمان و بە کڵاوەکەی کەپیتان نامی قوانە بۆ شتانە خۆی گیان نەکردبیەوە سەقفێکی مەغریبی بەسەر سەریەوە بەسێ و شەکردانێ بکاتە سەری و ئەم بابەتانە جلی عادەتی ئەو خەڵکە چی بۆی لەبەرە بۆیە کابرا نەیناسیەوەتی کامەتانە و ئەوەنە سادەش لە ناویانە بوو نەک چوو بێتە لای سەری مەجلیسەوە ئەو خەڵکە بێ هەمووی بەخێر بێ یاخوانە هەر زۆر اعتیادی لە ناویانە ئەوە شانیدا وتی کامەتان محەممەدە صلی الله عليه وسلم ئاجوریان ئەو پیاوەیە کە لە شانیدایەوە وتی ئەی محەممەد صلی الله عليه وسلم تو ئەو خوایەی کە زەوی و ئاسمانەکانی دروست کردووە کێوەکانی لەسەر زەویدا کوتیوە چۆمە ئاو دەریاکانی لە زەویە هێناوەتە بوون و ئینسانەکان و جنۆکەکان و بوونەوەرەکانی تری دروست کردووە تۆ پێغەمەری خوای هەیە تەئکید بێتەوە ئەمە پێغەمەری خوایە دینی لێوەرگرەیان نا تۆ پێغەمەری خوای صلی الله عليه وسلم ئەمە دەشتێکیەکەوەیە باشە ئەوی ژوتی بەڵێ سوێن بەو خوایی کە زەوی و ئاسمانی دروست کردەوە کە بوونەوەرانی دروست کردەوە کە کێوەکانی داناوە سوێنەکەی بە دووبارە کردەوەتی بەڵێ من پێغەمەری خوام تی باشە تو ئەو خوای دیسان سوێنەکەی دووبارە کردەوە ئەمەشی خستە سەر کە تۆی بە پێغەمبەر ناردووە کەسێک هاتووە بۆ لای ئێمە ئەڵێ من هاوڵی پێغەمبەرم صلی الله عليه وسلم و ئەو ناردوومی بۆ لای ئێوە ئەو کەسە ڕاستەکە نێردراوی تۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بەڵێ ئەو کەسە ڕاستەکە نوێراوی منە سوێندەکەی دووبارە کردەوە حتا ئەو جێگایە دیسان وتی ئەو کەسە پێمانەڵە 5 فەرز نوێشتان لەسەر ڕاستەکە تی بەڵێ ڕاستەکە دیسان سوێنەکەی دووبارە کردەوە تی ئەڵێ زەکات دیسان سوێنەکەی دووبارە کردەوە تی ئەڵێ ڕۆژوو دیسان سوێنەکەی دووبارە کردەوە تی ئەڵێ حەج ئەگەر تواناییتان هەبوو ئایا ڕاستەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی بەڵێ ڕاستەکە فەرمی دەی سوێن بەخوا من لەمە زیاتر لەسرم هەیە وتی نە مەگەر خۆ سنت بکەی نوێژی سنت زیاتر بکەی ڕۆژی سنت زیاتر بگری سەدەقە زیاتر سنت بی عەمرە بکەی بە سنت یاشتە لەو بابەت فەرمی دەی سوێن بەخوا لەوە زیاتر ناکەم من هەر فەرزەکەم کابرای دەشتێکی وای گوت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەفلەح ئین صەدەق کە پشتی کردەوە ڕۆی فەرمووی ئەگەر ڕاست بکە براوەیە ئەچێتە بەهەشتەوە جا سەیری ئەو دەشتەکیەکەن چۆن ئەوێ دینەکەی لە کەسێکی نەنازرا و نەناسرا وەرنەگرێ ئەمڕۆ خەڵگەیە لە ئەکاونتێکی نەزانراوی فەیسبوک هەرچی شتە وەریەگرێ و گومڕا بێ هاتووە سوێنی پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئەو کابرا تۆ ناردووتە ڕاست هەڵام ئەمڕۆ وەڵا هەر کەسێ ببینێ باسی دینی بۆ بکات لێی وەرەگرێ بیناسێ نەیناسێ دەجال بێ هەرچی بێ وەریەگرێ لێ کێشەی نییە استیخباراتە ئیتر لە پشتی ئەم کیبۆردەوە بەس خوازانێک هەیە بڕۆ هەموو دینێکی لێوەرگرە مشتێکی لێوەرگرە فتوای سەقەت و سقوت و تاو ئەنجا دوایش چونکە خۆی هیچ لە قورئان و سنت نازانێ ئەڵێ خۆ قسەکانی هەمووی بە قورئان و سنت آخر بە متەشابهی قورئان و سنت خۆ بە محکەمی نییە ئێوەرە بزانم تۆ زانی محکەم چییە متەشابه چییە وەرە لە قورئان ئاتوانی جیایکەیتەوە ناتوانی بۆ دوای ئەمە کەوتووی کە ناشزانی کێیە ئەوە جەهل و نەفامی بە هەمان شێوە نوعمانی کوڕی قەوقەلیە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کامیژە لە بوخاری و مسلمە هاتووە ئەفەرمێوتی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا رسول الله أرأيت إن صليت المكتوبة وحرمت الحرام وحللت الحلال أأدخل الجنة تي بغمري خوا صلى الله عليه وسلم أقر من نوێژە فەرزەکانم هەمووی ئەنجامدا دوای تەوحید حرامم حەڵال کرد و حەڵاڵم حرام کرد ئایا چمە بەهەشت فەرمی بەڵێ چیتە بەهەشت ئەمڕۆ خەڵک هەمووی کێشەی لەکوێ هەیە لە حەڵال حرامکردن و لە حرام حەڵالکردنە لە صحیح مسلمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەمان شێوە هەمان فەرمودەی هێناوە ئەفەرمێ وتی نوێژە فەرزەکانم کرد و زەکاتی ماڵەکەمم دەرکرد و ڕۆژووی مانگی ڕەمەزانم گرت و حەج تواناییم هەبوو کردم ئایا چمە بەهەشت فەرمی بەڵێ چتە بەهەشت کەواتە فەرمودانە هەمووی پێمانەڵە کە ئینسان چۆن ئەچێتە بەهەشت و
جابری کوڕی عەبدوڵڵاه فەرمێ گوێم لێ بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموو لا يدخل أحدا منكم الجنة ولا يجيره من النار عمله وتي هیچ کەس لە ئێوە کردداری نایباتە بەهەشت و کردداریشی لە ئاگری ڕزگار ناکە هیچ کەس لە ئێوە کردداری نایباتە بەهەشت و کردداریشی لە ئاگر ڕزگاری ناکە ولا أنا إلا بتوحيد الله فرميت تنانت منيش يعني منيش إيوش هبومان بيكشد رزقار معنا بأويش هبوني توحيدي خواي پروردگار توحيدي خواي پروردگارش باس مان کرد توحيدي مرسلة لقل توحيدي مرسل كشهادتي لا إله إلا الله محمد رسول الله وابستينا وروك كيبيو نيشكين سفياني كري عيينا فرمي قشتم با تابعي كان هميانا ينود النجاة من النار بعفو الله والدخول إلى الجنة برحمته واقتسام المنازل والدرجات بالأعمال أي فرمرز قاربون لا آقر بهوي لي خوش بوني خواوي چون بهشتيش بهوي رحمي خواوي پلەکانی ناو بەهەشت پلە بەندیەکان بەهۆی کردارەکانەوە کەواتە کردار لەکوێ دەورەبینێ لە پلەکانی بەهەشتە یەکنات پێشەوە تەوحید بۆ ڕەحمی خوا وگرێتەوە نەوبوون ئەدگرێتەوە چینە سەر بابێکی ترکە بریتە لە دوعاکردن و داواکردنی بەهەشت لە خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لفرموديكا كإمام ترمذي بوما نجرته صحيحة فرمي ما من مسلم سأل الله الجنة ثلاثة رواية كتير فرمي 7 إلا قالت الجنة اللهم أدخله الجنة وما من مسلم استجار بالله من النار 3 لرواية كتير فرمي 7 فرمي إلا قالت النار اللهم أجره من النار أفرمي بغمري خواه صلى الله عليه وسلم هر مسلمانه سيجار لسريك لضلو دروني وبلا أي خواه پروردگار بمخرب هشتو لرواياتي تراهات وحود جار ولا بيانيان وإيواراني شابه حود جار لضلو دروني وبوشي وبلا خواه بمخرب هشتو الله إلا بهشت الله أي خواه پروردگار بيخناو منه وأفرمي هر مسلمانك سيجار لروايات اكترا حوجار لبيانيان ويوارانا يعني دوای نوێژی بەیانی یاخود لەگەڵ دوای نوێژی عسر بڵێ ئەی خوای پەروەردگار بم پارێزە لە ئاگر ئیلا ئاگری جەهەنەم بۆ خۆی ئەڵێ ئەی خوای پەروەردگار بیپارێزە لە ئاگرەکەی من بۆ جەهەنەم جوابەیاتەوە لەگەڵ بەهەشت ئەو دوعاکەت بۆ کاتەوە ئاماژەیە بۆی کە دوعاکەت گیرا بێ بۆیە بەیانیان کە نوێژی تەواو کرد سەلامەدایەوە هەڵمە سەرڕاکەی من رو حوجار بلي اللهم ادخلني الجنة حوجار بلي اللهم اجرني من النار باو دعاء شمول بك يتلقى ايوارش بسرهات نيجي عسر كديسان هالمسا يكسر راكي هو البدا حوجار وانا بلي لا سنن ابي داود بهمان شو فرموديك صحيح معناه بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي اسألوا الجنة بوجه الله ولا يسأل بوجه الله إلا الجنة أفرمي داواي بهشت بكن بروي خواي پروردگار يعني توسل بكن بو صفتي خواي پروردگار بل اللهم إني أسألك الجنة بوجهك الكريم أبو شو عليه هيتش تيكي تريش فرمودەکەوە فەرمێ هیچ شتێکی تریش بۆتان نییە داوای بکەن بە وەجهی خوای پەروەردگار بەهەشت نەبێ چونکە نابێ ئەو صیفەتەی خوای پەروەردگار بۆ شتی دنیا و نزم بەکار بهێنی بەڵکوە بێ بۆ داخوازی بەهەشت بەکاری بهێنی ابن عمر فەرمێ گوێم لێ بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو جارەی فەرموو لا تنسوا العظيمتين قلنا وما العظيمتان يا رسول الله قال الجنة والنار فرمو پیغمبری خوا صلی الله علیه و سلم فرمو
ئەو دووشتە گەورە و گرانە لەبیر نەکەن. ئەمانوت چین ئەو دووشتە گەورە و گرانەی فەرموو بەهەشت و جەهەنەم، واتە دوعای چوونە ناو بەهەشت و دوعای پارێزراوبوون لە جەهەنەم. خەڵک ئەمڕۆ دوعایەوە ناکا بچێتە بەهەشت، چونکە خۆی بۆ داناوە حتمە نەچێ. دوعایەوەش ناکا لە ئاگر پارێزراو بێ بۆ دیسان، چونکە خۆی بۆ داناوە حتمە ناچێتە بەهەشت و پیاوی چاکە، ناچێتە ئاگرە و پیاوی چاکە. وا سێری خۆیەکە. بۆ سێرەکەی ئەو دوانەی لە بیر چوەتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە سەحابەکانی فەرموو لە بیری نەکەنەوە دوانە. ئەچینە سەر بابەتێکی تر کە خوای پەروەردگار چی بەدەستی خۆی دروست کردووە، چ شتێکی بەدەستی خۆی دروست کردووە. طبعا لەبارەی ئەوەی کە خوای پەروەردگار چی بەدەستی خۆی دروست کردووە فەرمودەی زۆر هاتووە، بەڵام زۆربەی ضعیفە، زۆربەی ضعیفە، کاری پێ ناکرێ. بەعکسەوە ئاثاریش زۆریش لە سەحابەوە هاتووە، ئەویش هەر زۆربەی ضعیفە، کاری پێ ناکرێ. تەنها ئەوەندە هەیە ئیمامی مجاهید بە صحیحی لە عەبدوڵای کوڕی عومەرەوە ئەثەرێکمان بۆ گێڕێتەوە، فەرمێ عەبدوڵای کوڕی عومەر فەرمووی خلق الله 4 أشياء بيده، خوای پەروەردگار 4 شتی بەدەستی خۆی دروست کردووە. فەرقی چییە؟ ئەگەر بەدەستی خۆی دروستی کە یاخود بە کون فەیەکون دروستی کە. فەرقی هەیە یانیەتی فەرقی زۆر زۆرە. ئەوەی بەدەستی خۆی دروستیەکە زۆر بەڕێزترە لەوەی کە بە کون فەیەکون دروستیەکە. جا بزانین ئەو 4 کە دروستی کردووە بەدەستی خۆی چییە؟ یەکەمیان العەرش، عەرشەکەی خۆی، عەرشەکەی خۆی بەدەستی خۆی دروست کردووە. دووەمیان العەدەن، جەنەت و عەدەن، بەهەشتی هەتا هەتایی، بەهەشتیشی بەدەستی خۆی دروست کردووە. سێمیان القەلەم، قەڵەم ئەوەی کە پێی فەرمووە لە لەوح المەحفوظە بنووسە، و قەڵەم تا ئەم ڕۆژە نووسێ هەر چیەک ڕووەدا لە زەوی و ئاسمانەکان. چوارەمیان ئادەم، ئادەم عەلەیه السەلام، باوکی مرۆڤایەتی. جا بۆیە ها ئێماڵین نەوەی ئادەمین کە خوا بەدەستی خۆی دروستی کردووە. ئەوانەی تر کە ئیدعای مافی مرۆڤەکەن ئەڵێن نەوەی مەیمونین کە سروشت بە کارلێک دروستی کردووە. ئێستا کێ ڕاستەکە لەگەڵ مافی مرۆڤایەمە یا ئەوان سوکاتی بە ئینسانەکەن؟ ئەڵێن نەسڵەکەی مەیمونە. ئەگەر مەبەستیان خۆیان بێ کێشەمان نییە، ئەوان خۆیان ئەسڵیان مەیمونە. چکە ڕۆک و مەیمونی جەژی نەگەر دیقەتیان بێ هەرچیان حەز لێ بێ خۆن وەرچیان حەز لێ بێ کەن. ئەمە شتێکی زۆر طەبیعیە. ئەگەر مەبەستیان خۆیان بێ، بەس ئەگەر مەبەستیان ئێمەی مسڵمان بێ نەخێر، ئێمە لە مەیمون دروست نەبووین. ئێمە نەوەی ئادەمین کە خوای پەروەردگار بەدەستی خۆی دروستی کردووە. لە قورئانە فەرموویەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئەفەرمێ ئێمە ڕێزمان گرتووە لە بەنی ئادەم، لە ئینسان ڕێزمان گرتووە. بەڵام تا ئەو ئینسانە خۆی بیەوێ ئەم ڕێزەی پێوە ئەمێنێ کە خۆی نەیویست چی لێ ئەبێ بە کەلب، کە ئەفەرمێ مەثەلوه کەمەثەل الکەلب، ئەبێ بە حیمار گوێدرێژ، کە ئەفەرمێ مەثەلوه کەمەثەل الحیمار، ئەبێ بە ئەنعام ئاژەڵ، کە ئەفەرمێ کەلئەنعامی بەل هوم ئەضەل، ڕسوا و چروک و بێڕێز ئەبێ کە خوا ڕێزی شکاند. چونکە خوای گەورە فەرمێ ومن يهين الله فما له من مكرم، ئەوەی خوای پەروەردگار ڕێزی بشکێنێ و بێڕێز و تڕۆیکا کەس بۆی نییە ڕێزی لێ بگرێ. وێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو لا تقولوا لمنافق سيد، نەکەن بە منافقێ بڵێن گەورەم، ئەگەر ئەو گەورەتان بێ قڕ بەسەر خۆتان. تۆ منافق گەورە و بێ خۆ بی بەچی؟ بەڕێزم. منافق بەڕێزە بێ خۆ چی بی؟ خۆ زۆر لە خوارەوەی تەڵان بۆیە ئەو گەورەتەوە بەڕێزتە. جا بۆیە ئادەم خوا بەدەستی خۆی دروستی کردووە و هەر ئینسانێ لە سیلکی ئادەما بمێنێتەوە. ئەو بەڕێزە لە سیلکی ئادەم چوویە دەرەوە بۆ ئەنعام و کەلب و حیمار وەشتانەوە ڕێزی نامێنێ و کەسیش بۆی نییە ڕێزی لێ بگرێت. باشە؟ هەندێک گەزەم ئاەتە بەکارێنێەوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ئەڵێ یعنی کافریش بەڕێزە لای خوا، بۆیە بێ لای تۆش بەڕێز بێ، واو پێڵێ. ئەی باش ئەگەر بەڕێزە بۆ خوای خاتە جەهەنەم، ئەوە ڕێز لێگرتنە لەسەر دەم و چاوڕای کێشی هەڵیاتە جەهەنەمەوە کابرای کافر.
خەڵک چۆن درۆوەکەوەی داتە پاڵ خوای پەروەردگار ئەم هەموو ئاەتەی ترکە خوای پەروەردگار کافری بە سەگ و گوێ درێژ و بەراز و مەیمون و ئەوانە ناو بردووە هەمووی لابە با بە بەنی ئادەم ئەڵێ یعنی ئەوەی کەچی کە دانی بەوەیە ناوە نەوەی ئادەمە و لەسەر ڕێچکەی ئادەم ماوە کە خواناسی و خواپەرستیەک ناوی تری ڕێزی نییە تا ئەبی سعیدی خودری بە هەمان شێوە بە مووقوفی فرمودەیەکمان بۆی جارێتەوە فەرمێ ئین الله ئەحاط حائط الجنة ئەفەرمێ خوای پەروەردگار بۆ خۆی دیوارەکانی بەهەشتی دروست کردو ئێمە لە قسەکەی ابن عومەر وتمان یەکێ لەوانەی کە بەدەستی خۆی دروستی کردو خوای پەروەردگار بەهەشتە جەم وردەکاریەکەی ئەبی سعیدی خودری باسیەکە فەرمێ دیوارەکانی بەهەشتی بۆ خۆی دروست کردووە خوای پەروەردگار چۆن لەبینەة من ذهب و لەبینەة من فضة هەرچی دیواری کۆشک و تەلارەکانی بەهەشتە خشتێکی ئاڵتونە خشتێکیشی زیوە خشتێکی ئاڵتونە خشتێکیشی زیوە ئەم ئاڵتون و زیوەی دنیایە نە ئەمەی دنیا نییە ئاڵتون و زیوی بەهەش بەس خوا خۆی زانێت چۆنە ئەمەی دنیا نییە لێتان تێک نەچێت بە مەقیاسیکەن پاشانە فەرمێ وغرس غرسها بيده تفصيلات يم دروس كردني بهشتا بمشيوه أبي سعيد باسيكا بمعنى فرمي و چێن دراوەکەی ناویشی ئەوەی تیا ڕوێنراوە لە دار و درەخت و گژوگیا و بەروم و هەمووی ئەفەرمی خوای پەروەردگار بە دەستی خۆی ڕواندوێتی هەر هەمووی بە دەستی خۆی ڕواندوێتی ثم قال تكلمي فرمي دوایەوە خوای پەروەردگار بە بەهەشتی فەرموو قسە بکە هەموو ئەوەی کە دروستی کردو پێی فەرموو قسە بکە وەکو باسمان کرد خوای پەروەردگار بیەوێ هەر شتێ بێنێتە قسای هێنێتە قسە أفرمي فقالت قد أفلح المؤمنون بهشت فرموي ما دام من شويني إيمان دارم براستي إيمان داران چين سرفراز وسرفراز بون أجر خوان شايستي أم جيغايا بكن كبهشتا أفرمي فقال طوبى لك منزل الملوك فرموي طوباش بابش يبيلتو كجيغاي مەلیکە کانە یعنی هەر کەس چێتە باش وەکو چێتە باش وەکو مەلیکێک و پادشایە چێتە باشت کەس بە ئاسایی ناچێتە باشت ئەسە لەوانەیەوەی تۆ لەلات سووک بێ لە بازاڕی بینی جلێکی شڕۆڵەی لە بەرایە و کاسپێکی حەڵاڵەکە و خوای خۆی پەرستێ بە پاکی ئەوە مەلیکێکە لە مەلیکەکانی بەهەشت و پێشەشێت تۆ بەردێبی لە بەردەکانی جەهەنەم و سوتەمەنیەکانی جەهەنەم هەستیشی پێ ناکی لەبەرەوەی لەوانەیە تۆ سیارێکی جوانە پێ پارەیەکی باشە هەیە دەسەڵاتێک هەیە تۆغیانی پێواکی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ رب أشعث أغبر مدفوع في الأبواب لو أقسم على الله لأبره فەرمێ زۆر کەس هەیە قژ و ڕیش ئاڵۆسکاوە تەپوت و زاویە بچێتە دەرگای هەر کەسێ دەریەکە دەرگای لێ ناکاتەوە کەس ئامادە نییە بیگرێتە خۆی ئەفەرمێ بەڵام لای خوای پەروەردگار ئەوەندەی ڕێز هەیە ئەگەر سوێن بخوا لەسەر شتێ خوای پەروەردگار ئەو شتەوا لێکا کە لەگەڵ سوێنەکەی و بێ بۆیە سوێنەکەی نەکەوێت أقسم على الله أبر ئاوا تەفسیرەکرێ یعنی سوێن بخوا لەسەر شتێ خوای پەروەردگار ئەو شتە بەو شێوە لێ ئەکا نەوەک سوێنەکەی و بکەوێت ئەوەنە لای خوای پەروەردگار خۆشەویستە ئەوە ئاماژەیە بۆ خۆشەویستی ئەو لای خوای پەروەردگار جابووە نەکەی ڕقە لە کەسێ بێ بەهۆی ئەوەی ماڵی نییە دەسەڵاتی نییە بەهۆی ئەوەی ناسراو نییە خەڵک نازانێکی احتیمال لە لای خوای پەروەردگار ئەم ئەو شێوە بێ لە صحیح مسلمە فرمودەیەکمانەیە فەرمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سأل موسى ربه ما أدنى أهل الجنة منزلا موسى عليه السلام پرسیاری لە خوای پەروەردگار کرد فەرمووی ئەی خوای پەروەردگار کێ لە بەهەشتا لە نزمترین پلەیە کێ لە بەهەشتا لە نزمترین پلەیە قال رجل يجيء ما بعدما دخل أهل الجنة الجنة كابرايك لدواء أو كخلق بهشت ما يشد بهشته أو لا أخير وده يتر أما آخر كساجد بهشت سيري حالكا لنا بهشت هذا شيء هي أفرمي
فيقال له ادخل الجنة نزيكي درقاكي بيتو بيالين برنا وبهشت كابراج الله فيقول ربي كيف وقد نزل الناس منازلهم وأخذوا أخذاتهم فرمي خوي برقال من يسبش ما بهشت خلق مشويني خوي قرتوه هم يدسكوتي خوي درسكوتوه من يسبرهم شي بكامله نشوين ميو ندسكوت ميو هيك آخر قصة فرمي فيقال له أترضى أن يكون لك مثل ملك من ملوك الدنيا بيالين تبون الرجبيني آخر إنسان نابي الرجبين به بدايما أميديها به رازي نابي لأنه بهشتا إسكا شوي تجورو يكسر راسته وخو بقر قورترين مليكي دنيا مال وسروت وسامان وجاقا ومكانتها به يجاري واحد جاشو الكي سيرك قرديك وشاخيكي ها لدنيا يبي مليكي كمليكي وشيها به وزور زيادرية ها أبي قورترين مليكي دنيا شيها به كأوانيك جميلة جير دسيان عبيالي لو زيادرية به ناتي لو زيادرية به جاقر مليكة كان حساب كي تواني بلاي فرعون زوري هبو همو مصري بي خويا زاني ولاتي مصري همو بي خويا زاني أفرمي كابراج أفرمي فيقول رضيت يا ربي الله والله خويا فروري رازين بو فرقو بزني لجهنم انيم رازين بو كيوي بو الله كي أفرمي فيقول لك ذلك ومثله 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 أفرمي دبرو أو بوتو بقر قورترين وبابلين دا صلاة دارترين مليكي دنيا بمولكترين مليكي دنيا بوتو هاوشيوشي وهاوشيوشي 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 تا بينجار يعني بينجوانا بينجواني مليكي دنيا يتلها على الشعب سباني خوي نازاني أوي ليه جاء فربي فيقول في الخامسة رضيت يا رب رازم طاوي خوي فرورجا بخوا أو اندو دامي هشر مزارج بوما باش أنا فرمي فسأل موسى ربه فأعلاهم منزلة يا ربي فأعلاهم منزلة يا رب إخوة برودقار هو كلا برسترين بلو بعاد شي بوها أما هي خواري بني بنوي وآخر كسي شفريا كوتو أواني بوها هو إلا برسترين بيقاد شي بوها فرمي أولئك الذين أردت خوي برودقار فرمي أوانا كساني كتابة بو خوم مال بجادو ما بستم بوا بين أوبلو بيجي أما لتفسيرك أي موسى أمويس برسياري أمانان كي نقوان هل تفسيرك بكرة أردك صح هلا زانان أفرمي أوانا غرست كرامتهم بيدي ريزو شكوي أوان بدستي خوم چاندو ملنا بيانا خوي برقارو أفرمي ريزو شكوي أوان بدستي خوم چاندو ملنا بيانا كان معنا بيغمران خوي برقار بموسى أفرمي چي واصطنعتك لنفسي بو خوم دروس كردوي جاوبو همو بيغمريك خوي برقار بو خوي دروس كردوي بدستي خوي كرامتي أبي رواند به پیغمبر صلی الله علیه و سلم يفرمو أدبني ربي فأحسن تأديبي أدب و رزوش کوي من خوای پروردگار دایداوم و زور جوانیش دایداو يعني خوای پروردگار کرامت و رزوش کوي پیغمبر صلی الله علیه و سلم بدستی خوي رواندويتي ورفعنا لك ذكرك و چندین آیاتی تریج و إنك على خلق عظيم پاشان فرموی وختمت عليهم وبوخوشم مورم داوە ئەلەم جۆرە کەسانەکە ئەمانە تایبەتن لەلای من چیان بۆ هەیە فلهم ما لم تر عين ولم تسمع أذن ولم يخطر على قلب بشر ئەمانە شتانێکیان بۆ هەیە کە نە چاوبینیوێتی نە گوێبیستوێتی نە بەدڵی هیچ کەسێکیشە هاتووە پاشان فرمي ومصداقها في كتاب الله بيغمر صلى الله عليه وسلم فرمي بالراس كروي أم فرموديك يسمن بأي ومود أم آياتي خواهي پروردگارك أفرمي فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين هيج إنسانك هيج نفسك ناتوان دركي وبكا
کەچی بۆ ئەوان شارراوەتەوە ئامادە کراوە لە ناو بەهەشتا نە چاویان نەتوانێت درکیکە نە گوێیان نەتوانێت درکیکە نە بە دڵیشیانە بێ طبعاً کە پێغەمبەران بگەنەوە پلەپایە ئەوانەشی کە شوێنکەوتەی پێغەمبەران بوون لەگەڵیانە بنوەکو چۆن لە فەرمودەکەی دوێنێ باسمان کرد ولا آياتكان ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين بإطاعة الله ورسول أتواني هاولي بيغمران بدس بيني بو نازو نعمتانا بقي بلام ناقي تبلو بيقي أوان هاولي عن بدس يعني كسيك هاولي كسي بدس بيني بو لا دەرگاوانەکانی بەهەشت ئەوانەی کە لەبەر دەرگای بەهەشتا وەستاون چین و کێن طبعاً قورئان باسی کردووە کە بەهەشت دەرگاوانی هەیە خەزەنەی هەیە قورئان بە خەزەنە ناوی بردووە کە فەرمێ وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين دەرگاوانەکانی بەهەشت ئەوانەی کە پارێزەری بەهەشتن و ئەوانەی کە سەرپەرشتی بەهەشت دەکەن و پێشوازی لە ئەهلی بەهەشت دەکەن پێشوازیان لێکەن ئەبۆ کەلیمەیە لەمڕۆ ئیتر سەلامەتی خوا ڕژێ بەسەر ئێوەیە بە هیچ شێوەیەک ناڕەحەتی نابینەوە و لەمڕۆ ئێوە لە خۆشییا بن بە هیچ شێوەیە تووشی ناڕەحەتی نابن بچ لە ناو بەهەشتەوە بۆ هەتایە بمێننەوە خازن إمام ابن قيم جوزية فرمي خازن هو المؤتمن على الشيء الذي قد استحفظه خازن بريتيا لو كسيك أمين دار بسر شتيك وكدرا وتدسي ببارزة ويا درقاوانا كاني بهشت لو باريجوانيا سر برشتيك وي بارزن ولا صحيح مسلمة بغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي آتي باب الجنة يوم القيامة فأستفتح فيقول الخازن من أنت فأقول محمد فيقول بك أمرت وأن لا أفتح لأحد قبلك فرمي بغمر إخوة صلى الله عليه وسلم للرجي قيامته من ينبو بردم درقاي بهشت داوای کردنەوەیەکەم خەزنەداری دەرگاکە خازین يعني أوي كخزنة داري درجاكي ودرجاوانا كيت يفرمي كيت من جلام من محمد صلى الله عليه وسلم عيناله من بيغمري إخوام بو چونك اگر برم بيغمري إخوام إخو همواني كجر بيغمري إخوان أيوانية بو أبي بلا كان بيغمري كدرجا أبي بو بكريتوا يكسر ناوي خويا لا من محمد چونکە کەس بۆی نییە لە دەرگای بەهەشتدا پێغەمبەران نەبێ و هیچ کەسێکیش بۆی نییە لە پێش محەممەدەوە صلی الله عليه وسلم دەرگای بەهەشتدا بۆیە فەرمێ محەممەدم ئەویشە فەرمێ ئەمرم پێکراوە دەرگای بەهەشت بەس بۆ تۆ بکەمەوە بۆ هیچ کەسێکی تری ناکەمەوە پێش تۆ هیچ پێغەمبەرێکی تر بۆ وانی ناکەمەوە پێش تۆ و ئەو حەدیثەی کە هاتووەڵێ دەرگەوانی بەهەشت ناوی رضوان حديثك ضعيفة حتى لهن دعاء شاهنا بيانا وباب وجنة رضوان خازنها أو حديثك ضعيفة كاري بينا كريا وهندك بقصدا بيانا تقال إمام ابن عباس لوي شوهر ضعيفه كاري بينا كريا أبو هريرة فرمي بغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي أنا أول من يفتح له باب الجنة أفرمي من يكم كسم كدرجاي بهشتم بوكرته بغمر صلى الله عليه وسلم ويفرمو ألا إن امرأة تبادرني فتقول لها مالك أو من أنت فتقول أنا امرأة قعدت على يتيماي حديثك إمام ابن حجر جرابيته صحيح لفتح البارية تصحيحي كردوها أفرمي بيغمر صلى الله عليه وسلم فرمي كاتي كدرقاي بهشتم بو أكريتوا بچمجوروا لو كاتا آفرتيكيا درقواني بهش بيالي توكي يجنك چون قشتي تا أعمية تنيش بيغمر صلى الله عليه وسلم لبردم درقاي بهشت فرمي
أنا امرأة قعدت على يتيماي من ئافرەتێکم لەسەر بێباوکەکانم دانیشتوم گەورەم کردوون بە حیا و حورمەتی خۆیانەوە. بۆیە هەر ئافرەتێ ئەگەر مێردەکەی بمرێ کۆمەڵێ منداڵی هەبێ دابنیشێ لەسەریان حیا و حورمەتی خۆی پارێزێ دیانەت و ئەخلاقی خۆی پارێزێ مناڵەکان بە جوانی پەروەردە بکە ئەبەو شێوە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم چێتە ژوورەوە لە ڕۆژی قیامەتە لە باشتە. ئەو فەزلە گەورەیە زۆر کەس بێئاگایە لێی. لفرمودي اختلاف غمري خوا صلى الله عليه وسلم فرمي أنا أكثر الناس تبعا يوم القيامة وأنا أول من يقرع باب الجنة. فرمي من يكم كسم لروج قيامته كلا درجاي بهشتهم ومن زورترين شوين كوتمهم هيج بيغمري بقر بيغمر صلى الله عليه وسلم شوين كوتي زورنية لقيامته لهميان شوين كوتي زورتره. يكم أمت كأتشت بهشتي شون لا رجي قيامتها أمتي بغمر صلى الله عليه وسلم يكم أمتي شك محاسبة أكره ويفرمي نحن الآخرون في الدنيا الأولون يوم القيامة إما آخر كسين لدنياك بيامان بوهاتوا وآخر أمت بوين بويا لقيامتها يكم أمت بين كمحاسبة بكرينو برو بهشت و برو جهنم ببرين آياوي برو جهنم روالا أمتي بيغمر صلى الله عليه وسلم أمتي بيغمر صلى الله عليه وسلم دو باشا يكي كان بيوتري أمة الدعوة يكي كان بيوتري أمة الاستجابة لو كاتوي بيغمر هاتوا صلى الله عليه وسلم لسر زوية شي إنسان ناوي بيستوى أمتي دعوة بيغمر صلى الله عليه وسلم بەڵام لەناو ئەم ئومەتی داوایە کامەیە چێتە بەهشت ئومەی ئیستیجابە ئەچێتە بەهشت ئەوەی وەڵامی پێغەمبەری داوەتەوە صلی الله عليه وسلم و بە شوێنی کەوتووە ئیگناوی پشتی تێکردو ناچتە بەهشت و بۆ جەهەنەم ڕوە. لە فەرمودەیەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ نحن السابقون الأولون يوم القيامة ئێمە یەکەم کەسین لە ڕۆژی قیامەتە کە محاسبە بکرین و بەرەو بەهشت بڕۆین بيد أنهم أوتوا الكتاب من قبلنا وأوتيناه من بعدهم أو نبك أوان بيش إما نامو براو كتابيان برشتوا وإماش دواي أوان بومان هاتوا. لصحيح مسلمة فرمي فاختلفوا فهدانا الله لما اختلفوا فيه بإذنه. فرمي همو أمتا كان اختلاف عن تيكا ولا بيني وياك كام يعني كم كسب محاسبة أكرين وشنا بهشتوا خواهي پروردگار رينموني إيما يكرد إيما يكم كسين كمحاسبة أكرين وشنا بهشتوا. أما بابي كتربو لباري درقوانا كاني بهشتوا كي كم كسي تجورو إن شاء الله لدرس كان داتوا بردوان بين لسر بابتي يكم كسكي أشيت بهشتوا لدواي بغمري خوا صلى الله عليه وسلم وشون أجنا بهشتوا والحمد لله رب العالمين. شوانك والله شيء عليك السلام.